شەڕەتەقە ئەمە ئەو شوێنانەیە ڕیچارد ئێنگل وەک پەیامنێر لە عێراق کاری تیادا دەکرد. ئەگەر تۆ بۆ ماوەیەکی درێژ لە عێراق بیت ئەوە دووچاری هێرشی بۆمبی دەستکردی خۆماڵی دەبیتەوە. ئەگەر تۆ لە ماوەی ساڵی 2005 هەتا 2007 بە دوای هەواڵی ڕووداوەکاندا چوو بیت هەڕەشەی مەترسیدارت لەسەر بووە. So it just is a factor of math. While US forces were securing the site, a completely different. ئەنگل یەکێکە لەو ڕۆژنامەوانەکەمانەی ئەمریکا کە بەردەوام بەر لە شەڕ و لە دەم و لە پاش شەڕیش لە عێراقەوە راپۆرتی داوە. لە ساڵی 2023 130 کارمەندی میدیا لە عێراق کوژراون و زۆربەشیان عێراقی بوون. کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەوانان دەڵێت قەیرانی عێراقی یەکێکە لە مەترسیدارترین شتەکانی ڕۆژنامەوانان کاری لەسەر دەکەن. من بڕوام وایە زۆر بەختەوەر بووم هەندێک لە هاوڕێکانم کوژران، هەروەها ژماری پەیامنێران ئەوانی لە میانی جەنگی عێراقدا کوژراون پترا لە ژماری کوژراوانی هەموو شەڕەکانی مێژووی نییە، لەبەر ئەوەی ئێمە زۆر لەگەڵ لەشکردا نەبووین، هەر بۆیە بەجیا دەژیاین و بەنێو بەغدادا بۆ پرسیارکردن دەگەڕاین. ئەنگل دەڵێت شەڕی عێراق ڕۆژنامەوانانی ناچار کردو هەوڵی فرە سەرچاوی بدەن بۆ کۆکردنەوەی هەواڵ. هەندێک خەڵک بەرجی خۆیان دەگۆڕی، منیش وەک هاوڕێیانی پەیامنێرم بەرجی خۆم دەگۆڕی. ژنان بەرجی ئاسایی عەرەبی دەپۆشن، من کچە هاوڕێیەکی چاوشین و پرچ زەردم هەیە، سەرپۆش دەپۆشێ و ڕەنگی چاوی دەگۆڕێت بۆ زانیاری کۆکردنەوە دەگەڕێت بەو هیوایی نەناسرێتەوە. هەندێک لە دەستگاکانی هەواڵ پەیامنێرەکانی خۆیانیان گەڕاندۆتەوە ئۆفیسەکانی خۆیان لە عێراق داخستووە، زۆربەش بەهۆی هۆکاری ئاسایشیەوە و بەهۆی گرانی نرخی دابینکردنی پاسەوان بۆ کارمەندەکانیان. ئۆفیسەکەی ئەنگل واتە بیرۆکەی کەناڵی NBC دووجار هێرشی بۆمبی کراوەتە سەر. ئەنگل بۆ هەموو شوێنێک لەگەڵ پاسەوانی چەکداردا دەچوو توانیوێتی خۆی لە ڕفاندن یان لە چوونە نەخۆشخانە بەهۆی برینی سەختەوە دەرباس بکە. ئێستاش دەڵێت کارەکەی هێندێ ئاسانتر بووە چووکە توندوتیژیەکان لە عێراقدا کەم بوونەتەوە، بەڵام دەشڵێ هێشتاش ڕۆژئاواییەکان لە عێراق ئامانجن. هەر کە کامێرەکانمان دەردەهێنا بۆ هەمووان ئاشکرا دەبێت ئێمە لەوێن کارەکەمان وەک گەمەی چاوشارچێوایە کە دەچینە دەرەوە بەر لەوەی ئاشکرا بین کە پەیامنێرین هەوڵی گواستنەوەی ڕووداوەکان دەدەین. راپۆردان لەسەر شەڕی عێراق و لوبنان نرخێکی گرانی هەبووە لەسەر ئەنگل و دەڵێ هەندێک لە تەرمەکان هێنرابوونە ئێرە تەنها لە نایلۆنەوە پێچرابوون بە تێب بەسترابوون، لە نایلۆنەکەەوە دەتوانرا دەموچاویان ببینیت و پاشان دەیان ناشتن. لە کتێبە نوێیەکەیدا وەرد جۆرناڵ ئاماژە دەکا بەوەی چۆن مەترسی فشاری کارەکەی بۆتە لە دەستدانی ژیانی هاوسەرەتی و چۆنیش نیگەرانی بەرامبەر بەبێوەیی خۆی لە NBC هەبووە. ئەنگل دەڵێت بەرزی و نزمی وورەی عێراقیەکان هاوشێوەی ئەو چرخوفەلەکە بۆ کە خۆی تیادا بووە. هەروەک ئەوان چۆن بە ئەزمموی سەردەمی ڕوخانی سەدام و بە ڕەوشی تاریکی و دڵڕاوچێدا تێپەڕین، منیش بە هەمان بارودۆخی عێراقدا تێپەڕیم. لە ئێستادا شەڕی عێراق پێی ناوەتە شەشەم ساڵیەوە. لەم شەڕەدا زیاتر لە 4000 سەربازی ئەمریکی کوژراون، وەک دەشگوترێت زیاتر لە 100,000 خەڵکی سیڤیلی عێراقیش بەهۆی توندوتیژی ئایینزایی و توندوتیژیەکانی ترەوە کوژراون. کەناڵەکانی تەلەڤیزیۆنەکانی ئەمریکا سەنگی زیاتر دەخەنە سەر هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا و کێشەی ئابووری، بەڵام ڕیچارد ئێنگل کە ئێستا لە لوبنانە پێشبینی دەکات عێراق بەردەوام سەردێڕی هەواڵەکان بێ. ڕووداوەکانی عێراق دەبنە بەشی سەرەکی هەواڵە بیانیەکان، جا ئەگەر من لە گەیاندنی ڕووداوە بیانیەکان جدی بووم و هەروەها دەستگای NBC وابەستەی گواستنەوەی هەواڵە بیانیەکان بێت، ئەوە لە گواستنەوەی هەواڵەکانی عێراق بەردەوام دەبین. خۆشەویستان، ئەمە راپۆرتێک بوو لەلایەن بەشی کوردی دەنگی ئەمریکاوە.